سڵاتان لەبێت وێرتان باش بینێرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کامێ وارش بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانم هیوادارم کامولایەکتان تەندروستێکی باشتانە بێت و هەروە ئێوارێکی خۆشتانە بێت ئەرزان و خۆشەویستانی ئێمە بۆم ئێوارە میوانەکەم کاک ئازاد سەراویە کە نووسەر و ڕاگەیاندنکارە کە دیارە کاک ئازادێکێکە لە نووسەرە باش و بە ئەزمونونەکان کە لە ماوەی ڕابردوشدا هەم میوانداری پرۆگرامەکەمان کرد کە خاوەنی زنجیرەیە کتێبی کێ لەوانە هێلانەی هاوڵەکان و هەروە ڕۆژمێری ڕاپەڕین و لەگەڵ ئەوەشدا خاک پۆشەکان لە ئێستادا کاک ئازاد نوێترین کتێبی خۆی بڵاو کردوێتەوە کە لە مانگی 11 ئەم کتێبی بڵاو کردوێتەوە بە ناوی ونناوەکانی شۆڕش کە ئەمە زنجیرەیەک پەخشانە شارە کە بۆ هەفتە شەهیدێکێتی نیشتیمانی کوردستان ئەم زنجیرە پەخشانە شارە نووسراوە بە پێمان خۆش بکە میوانداری کاک ئازاد کەین بۆی بێکەوە باز لە ناوەڕۆک و هەروەها نووسینەکانی کاک ئازاد کە بە شێوەیەکی گشتی باز لەم کتێبە نوێی بکەین کاک ئازاد زۆر بەخێربێیت. سپاس. زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵم کە بۆ جارێکی کەفێکەوە گفتوگۆکەین دەربارەی بەرهەمەی سەتەلایەتی گەلی کوردستان بۆ هاوڕێکانم لێرە زۆر سپاسانەکەم. زۆر سپاس بۆ تۆش کاک ئازاد. کاک ئازاد ونناوەکانی شۆڕش ئەگەر سەرەتا باز لە ناونیشانی کتێبەکە بکەین و هەروە ئەو پرسیارش بکەم کە دیارە نووسینەکانی تۆ هەمووی زیاتریانی کۆمەڵێک نووسینی تایبەتن دەربارەی شۆڕش و نیشتیمان و شەهیدەکانی کوردستان و چۆن بیرت لەوە کردو ینی کە پەخشانە شارێک بنووسیت کە تایبەت بێت بۆ هەفتە شەهیدێکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ ئێمە دیارە پێشتر خەڵکی تر پەخشانی نووسیوە بۆ شەهید بەڵام ڕەنگە لێرە و لێوێ یا کەمتر یان لە مناسبەتێک یا بۆ چەند شەهیدێ نووسرا بێ خەڵک زۆرە لەو بوارەیە کە نووسیوێتی بەڵام ئەوەی کە تۆ کتێبێک تایبەت بکەی بە پەخشان و بۆ پۆلێک شەهید من بیرم لەوە کردەوە بەم شێوەیە گزارش لە هەست و لە ڕوحی خۆم کەم بۆ ئەو شەهیدانی کە گیانیان بۆ ئێمە بەخشی دەنا لە بواری ژیان نامە نووسین و خوێندنەوەی ژیان نامەی شەهید و ئەوانەدا من ڕەنگە بڵێم تەمەنێک پێشکەشکاری بەرنامەی کاروانی سەروەری بووم لە ئیزگەی دەنگی گەلی کوردستان 20 ساڵ لە ڕادیۆ بووم 17 ساڵی بەرنامەی کاروانی سەروەریم هەبووە لەو 17 ساڵە 10,000 یان نزیک بە 10,000 شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستانم خوێندوێتەوە بەڵام بە ئەسلوبی ژیان نامە دیارە لە ژیان نامەکەشە تۆ جۆرێک لە جوانکاری و ئەوانە ئەەکەیت بەڵام بەگشتی ئەمانە ناچنە خانەی پەخشانەوە دواتر تەرکیز دەکەیتە سەر ساڵی بوون بە پێشمەرگە و ئەو داستانانەی کە بەشداری تیا کردووە یا لە چه داستانێکدا هەموو ئەو بابەتانم جارێکی تر نووسیوەتەوە بەڵام بە ئەسلوبی پەخشان بە ئەسلوبی ژیان نامەنە بە ئەسلوبی چنین یا بە شێوازی چنینی هەنگاوێکی پێشمەرگە پلاچەی ئاربیجی سەر ڕەبیەیەک یان جەولەی شەوێکی هێزی پێشمەرگە یا یەکێک لە هێزەکان بۆ ناوچەیەکی تر لەژێر ڕێهێڵی بەفر و بارانە بە شێوەیە لە شێوەکان تریقەی کانیەک یان لوتکەی بەرزی چیایەک و دیگای دوانیگای شەهیدێک لە کاتی شەهید بوون و گیان سپاردندا گڵکۆی شەهیدێک گەڵای وەریوی سەرگۆڕێک هەموو ئەمانە بەیەکەوە تۆ کۆکەیتەوە ئەیان چنیت بەیەکەوە پەخشانێکی لێ دەرەچێکە تێکڕابڵێگەر کاگاسات کە تۆ ینی ساڵانێکی دوور و درێژە لەو بوارەکە بەرنامە کوردڕاگەیاندنی زۆر لەو بارایە قوڵ بوویتەتەوە ینی زانیارێکی باشە هەیە لەسەر شەهیدەکان و ناستانبەی شەهیدەکان و ژیان نامەشیان بۆ بینێرانی ژاوی کە دەنگی گوێ لە دەنگی کاگازا دەبێت ینی هەر بە دەنگی ئەیناسێتەوە کێیە کاگازا من ویستم ئەوە بڵم کەم بە ئوسلوبە نووسیومە و بە ئوسلوبی چنین و بەیەکەوە گرێدانی تێکڕای هەنگاوەکانی شەهیدێک لە سەرەتای پێشمەرگایەتی یا ئەو ژینگەی کەتیا لەدایک بۆ گەورە بووە یا زۆرجار ڕوانینی ئەو شەهیدە لە ڕووی ئایدۆلۆجیەوە یا لە ڕووی فکرێەوە هەموو ئەمانە بوونە کەرەسە تۆ بوو ئەوەی بەیەکەوە بیان چنی و هەنگاو پەخشانێکی لێ بچنی کە جیابێ لە ژیان نامە و بە ئوسلوبی
پەخشان بینوسیوە من زۆر هەوڵم داوە بە کوردێکی ڕەوان بنووسم هەمیشە کوردی ئەو دەشتەکە کاگازات ینی جەخت لەوە ئاکەیتەوە کە پێویستە نووسینەکان بە کوردێکی زۆر ڕەوان بە کوردێکی زۆر ڕەوان بە کوردی ئەو دەشتی دەرە گرنگە بنووسی چکە بەڕاستی ئێمە زمانی کوردیمان زۆر دەوڵەمەندە بەڵام ئەگە بە دوایە بچی گوڵوەچنی بکەیت ڕەنگە زمانی کوردی و وشەی ڕەسەنی کوردی هەرەوە نەبێت کە لە پەرتوکەکاندا هەیە زۆریان لەو دەشت و دەروچیا و قەتپاڵ و لاپاڵانە کەوتون ئێمە کۆمان نەکردوونەوە هەر کوێرەدەیەگەچی هەردەیەکی سەر سنوورەچی ینی پڕە لە وشەی کوردی پڕە لە فۆنەتیکی جیاواز پڕە لە شێوە دەربڕێکی دەوڵەمەنە بەڵام پڕە لە مرادیف پەیمانیانی بە زۆربەی ئەو شانە نەبێت من ئەوەی هەوڵم داوە وشەی ڕەسەنی کوردی و وشەی شۆڕژگەڕانەش و وشەی ئاگرین لە پەخشانەکانە بەکاربهێنم تاکو بتوانم وێنەی ڕاستەقینەی شەهیدێک بە نووسین بچێشم کە ئەو شەهیدە قەناعەتی چی بووە و چۆن گوزەراوە ژیانی چۆن بۆتە پێشمەرگە و هەموو ئەو داستانانش کە هەر شەهیدێک بەشداری تیا کردبێ بەشێکە لە کۆی پەخشانەکە کە لەوێیان نووسیومەتەوە و گرنگیم پێداوە ینی ئەکرێ بڵێ تێکڕای پەخشانێک بۆ شەهیدێک لە چەند بەشێکی جیاوازیان لە چەند وێنەیەکی جیاواز پێگاتووە گرنگە تۆ وێنە بنووسیتەوە ینی وێنەی گمۆ ئەبینی وێنەی قەندیل و مۆڵەکانی قەندیل و لووتکە و بنارەکانی قەندیل لەبینی کە قەندیل چیایەکی بەرزی بێکە چووی هەزارەوەی ینی ئەم کتێبەش ینی ئەو زنجیرە پەخشانەی ئەو وێنانە دیسان لە مەشکی توانی قەندیل بکەیتڕشنۆکەی بۆ شێوەیە بەڵێ قەندیل لووتکەی کوڕەش سوزانم لەو لاوە مامەندە هەر سنووری پشدەر و ئەوانە بنمونەوەرگرین هەموو ئەمانە بێکەوە ئەشنید ئەبێتە قەڵایەک لە خۆڕاگری ئەبێتە ئەبنە باپیرەی ئێمە ئەوانە بەڕاستی لە مێژووی ئێمەدا و ئەبنە هەوێنی دەیان شعر و هۆنراوە و بیت ینی بیتەکانیش پێش سەردەمی ئەوەی کە خەڵک کتێب چاپکایان تەسجیلێکە بێ خەڵکەوەی لە سینایەتی بیخاتە سەر تەسجیلێک و خەڵک وەری بگرێ و لێ بداتەوە زۆر بیتەکان سینە بە سینە هاتوون مێژووی پڕ لە شکۆ و مێژووی پڕ لە هەوراز و نشێ و سەرکەوتن و شکستی ئێمە لە سەدەکانی ڕابردوو تا کۆگاتە ئێرە ئەوەی کە پارێزراوە ئەوەیە کە سینە بە سینە هاتووە تاکو ئێمە توانیمانە سەردەمی چاپوەوانش گشتوتە ئێمە و کتێبەکان چاپکەین یا بە دەنگ تۆماریکەین ئەوانەی کە بیت بێش و حەیران بێژ و لاوک بێژ و چوزانم ئەوانە دەستەکانە خۆش ئەی قسە لەسەر ناونیشانەکە بکەین ون ناوەکانی شۆڕشمونە و شەهیدانی کە لێرەدا نووسی و من هەفتا شەهیدن ئەم هەفتا شەهیدە هەمویان ئەو شەهیدانن کە ڕەنگە کەمتر باسکرابن یا کەمتر ناوچەکانی کوردستان ناویان هێنرابێ بڵێ تێکڕای ناوچەکانی کوردستانی تیا کەمتر ئاوڕیان لێ درابێتەوە و کەمتر خەڵک گڵکۆیان بناسێ پێشەوەی بچمە سەر ئەوە هەر ئەمەوێ ئەنی لێرەوە زۆر سپاسی بەڕێز کاک فاروقی مەلا مستەفا بکەم کە کتێبەکەی بۆ چاپکردم بەڕاستی جێگەی ڕێزە کتێبێک بۆ شەهید و بۆ شۆڕش و بۆ پێشمەرگە پشتگیری بکەیت کاک فاروقی مەلا مستەفا کتێبەکەی بۆ چاپ کرد و سپاسی یەکەم زۆر سپاسی مامۆستا سالار هاوڕێم جێگری مەڵبەندی سلێمانی یەکەم کە زۆر هاوکار بوو لە چاپکردنی کتێبەکەدا با بە سەرماتێ نەپەڕێت ئەوە بڵێم دواتر دێنە سەر ناوی کتێبەکە من ئەم کتێبە لە 210 لاپەڕە پێکاتووە بەڕێز کاک فاروقی مەلا مستەفا بۆی چاپ کردوم کتێبەکەم پێشکەش کردەوە بە هاوڕێیەکی شەهیدم بە شەهید ستار ڕەوف ڕەباتی هەر لە پێشەکی کتێبەکەیان نووسیومە و ناوەکان پێشکەشە بە گیانی پیرۆزی هاوڕێم شەهید ستار ڕەوف ڕەباتی هاوڕێ سۆران هاوڕێی دێرینی پێشمەرگایەتیم و یەکێک لە کاترە پێشکەوتەکانی کۆمەڵە سەردەمی شاخ پێشەکی بۆ کتێبەکە نووسیوە وەکوتم کاک فاروقی مەلا مستەفاش سپاسیەکەم لێرەوە ئەرکی کێشەوە کتێبەکەی بۆ چاپکردوین و ناوەکان مەبەست لەوەی ئەوانەی کە کەمترین یادیانەکرێتەوە ئێمە لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەبینین هەم لە بینرا و هەم لە بیسترا و هەم لە نووسرا و ڕەنگە ساڵانە یادی ژمارەیەک شەهید بکرێتەوە بەڵام تێکڕای ئەو شەهیدانی کە ئێمە لە مێژووی شۆڕشتوونەدا بەخشیومانن زیاد لە 20,000 شەهیدە نەماتوانیوە هەمویان بەسەرکەینەوە ڕەنگە کە نەکراوە لە ئەو بێ فریانەکەوت بی یان نەتوانی بێ هەموو ئەمانە بەیەکەوە پێکە پرۆژەیەک و بە خەڵکیان بناسێنی
من هەوڵم داوە بە نۆرەی خۆم ئەوەندەی پێمەکرێ ئەو شەهیدانە لێرەدا بە ئوستوبی پەخشان بنووسنەوە کە وناونەوە بڕاوکە ڕەنگە هەندێکیان هەر کە سوکاریشیان بیریان نەمان بێ هێندە لە مێژە شەهید بوون و هێندە لە مێژە کوڵکۆیان ڕۆچۆ بەناخی زەویدا و باران و بەسڵاوی ساڵشۆردانە کاک ئازاد کەوکو خۆ دەڵی لاوچێ هەنێکیان بەشێکیانم ناسیوە بەشێکیانم بیستووە زۆر لەوانە ناسیومە وەکو پێم وتی من هەم خۆم پێشمەرگ بووم تەمەنێک لە ئیزگەی دەنگی گەلی کوردستان بەرنامەی کاروانی سەروەریم هەبووە ینی نووسنی کتێبێک لەم جۆرە قورس نەبووکە لە چێ بۆ خۆم توانیمە لەم بوارەدا بنووسم بەڵێ توانیمە لەم بوارەدا بنووسم دواتر هاتووم وەکوتم بە ئەسلوبی چنین ئەمانم بێکەوە چنی و هەر شەهیدە پەخشانێکم بۆ نووسیوە و ناوەکان لە ڕۆژنامەی ئازیزی کوردستانی نوێ بە زنجیرەدا ئابەزێ ئێستا نزیک بە 2 ساڵە هەفتانەیە بەڵێ گۆشەیەکم هەیە بە ناوی وناوەکانی شۆڕەش سواسی هاوڕێیانم لە ڕۆژنامەی کوردستانی نوێیەکەم سواسی لاپەڕەی سەروەران و کات ئاوات کۆکۆیەکەم لە ئەواندا ئەبەزێ بەشێک لەم پەخشانانی کە لێرەدا هەن تاکەسا ڕووناکیان نەبینیوە لە کتێبەکەی چاپی کردوون دەنا لە ڕۆژنامەی کوردستانی نوێژدانە بەزیون تاکەسا بەڵام بە تەکید بە زنجیرەدا ئەبەزن پێخشانی تریشەیە کە لەم کتێبیانی هەر ئامادەیە بۆی لە هەفتەکانی داهاتووە گەر تەمەن دەرفەت بدا لەوێش هەر لە کورسایانی بە بەردەوام ئەو گۆشەیە بەردەوامە بێ وە پەخشانەکاندا ئەبەزن بڵێ بۆ دەنگ و بۆ ئەدا جوان و تایبەتی خۆت با گوێویستی شتێک بین لەسەر لە کتێبەکە لە ناوەڕۆکی کتێبەکە لە بەرگی دواوی کتێبەکە چەندێن ڕەکەم نووسیوە بە ئەوە خوێنمەوە دواتر پەخشانێکشتان بۆ خوێنمەوە پێکە پەخشانەکان وناوەکان وەک ئەستێرن لە ئاسمانی نیشتیماندا درەوشێن و داگیرسێن یەکیان ئەستێرەی سیوەیل و یەکێک ئەستێرەی دەریاز و یەکێک ئەستێرەی بربەیان یەکێک وێنەی شا ئەستێرەی گەلاوێژ و کاروان کوژە ئەوانی تر گەلە ئەستێرەی کاکێشان وناوەکان وەکو باوان یەکێک بای وەشت ئەوی تریان وەک بای شەماڵ یەکێک وەکو بای موکریان یەکێک وەکو ڕەشەبایە و یەکێکی تر بای سەحرە نەرمەبایە سروەی بەیان ئەوی تریان وەک بای زریان وناوەکان ئەو کەڵم لە باڵا بەرزە گردن چێلە نەمرانن بێمروەتی ڕەنگە بتوانێت لای هەندێک سیمایان کاڵ بکاتەوە بەڵام هەرچی گەردەلول و ڕەشەبایە لەبیر منیان ناباتەوە ڕوخساریان کاڵ ناکاتەوە ئەو بەرگی دواوەی کتێبەکە بووەکرە بڵێن بەگشتی نووسیومە بۆ تایبەت نییە بە کەسێ بەڵام ئەوانەی لە ناوەرۆکدا هەن تایبەتە بە دواتریش باگوێمان لە پەخشانە بێت باشە کاک ئازاد ئەمە پرسیارە بکەم کە بێگومان زۆر کات باس دۆکرێکە هەموو کەسێک توانای نووسین هەیە بەڵام چۆنەتی نووسینەکە واروە شێواز و جۆر و نووسینەکە ئەمە خۆی لەخوای دەورەبینێ کە تۆ بۆچی ئەنووسیت دەربارەی چی ئەنووسیت تۆ هەمیشە ئاماژە بۆکەیت کە ئەو شتێکی ئەینووسیت پێویستە بەشێک بێت لە دڵ و لە ڕۆح و لە هەستی خۆت ئەنج ئەتوانیت دەربارەی بابەتێک بنووسیت هەمیشە بڕوام وایە هەر نووسێنێک کە هەر بۆ کەسێگە نووسی بۆ هەر شەیدێگە نووسی ئەگەر خۆی یەخەت نەگرێ ئێرەت نەگرێ ناتوانانی بۆی بنووسی ناتوانانی بە تەکلیف بنووسی مەسەلەن یەکێک پێت بڵێ فڵاشتم بۆ بنووسە ئەنیمە زۆر قورسە بەڕاستی لای من نووسی ژانە ینی کەرەسە نییە ڕەنگە لای هەندێک کەسێک کەرەسە بێ پێی وابێ وەکو وەستایەک دێ وشە بە وشەوە ئەلکێنێوی تر بابەتێکی لێ دروزەکە ڕەنگە ئەمە بتوانی بکەیت بەڵام ڕەنگە بێ ڕۆح بێ بێجیان بێ بێ هەست بێ لە نووسینیشدا هەمیشە هەوڵە داوەکە خاوەنی ستایل و ئوستوبێکی تایبەت من بە ئوستوبی خۆمە نووسم بە شێوازی خۆمە نووسم بەوەی کە لە هەست و ڕۆحمایە ئەوەی خەمە سەر نووسین جا دواتر چی دەرەچێ ئەوە خوێنەر بڕیارەدا تا چەند جێگەی خۆیگرێ تا چەند سەرکەوتووە بێ بەڵام من بڕوان وایە بە تایبەتی نووسین لە بواری لەم بوارەدا بۆ شەهید و بۆ شۆڕشکە نووسێگەر نەتبزوێنێ ئەگەر داد نەسڵەکێنێ ئەگەر وشەیەکت یا دێڕێک چەندی ڕێکت لا جێ نەهێڵێ کەواتە بخۆی نووسینەکە سەرکەوتوونەوە یان تۆ نەتوانیەوە بیپێکی
نتوانیەوە مافی خۆیەتی بدەیت. من بەشێکی زۆر لەو شەیدانی کە نووسی و من لەگەڵیان گریاوە مانی بەڕۆح گریاوم خۆم بۆم خۆ کەسم لەگەڵا نەبووە مجاملە بکەم ینی بەڕۆح نووسیومە بە فێرمێسک نووسیمەشی هەر خۆت کە نووسیتە باس لەو کردووەکە وناوەکان زنجیرە بەخشانەکەن کە بە دووکەڵ چینیوتن بە خوێن نەخشانوتن بە فرمێسک نووسیوتن بە ڕۆحیش لاواندوتن دیار با دیار هاوڵیان بوویت هەناسە و گڕەی دەروونتە هەنگاو بە هەنگاو لەگەڵیان بوویت کاتە پێویستە نووسەر بە شێوەیەکی گشتی کاگازادیانی ئەو نووسینانی کە لە بەرچاویت دێتە بەرچاویت و ئەو کتێبانە پێویستە ینی نووسینەکە بەشێک بێت لە نووسەرەکە خۆی یاخۆت کاریگەری یەکەم جار لەسەر ناخی نووسەرەکە دابنێ ینی بابەتێک بێت ئەجا دواتر بیکە بە کتێب و چاپی بکات و بڵاوی کاتەوە هەر شتێت تۆ بڕات پێ نەبێ ینی نامێنێتەوە هەر شتێ بە ڕۆح نەوترێ نامێنێتەوە هەر شتێ ڕەسەنایەتی تیانە بێ نامێنێتەوە بە بۆری گۆرانی و هونەر و مۆزیک و هەموو ئەوانە ژوایە لە ئێمە حەسەن زیرەک 7 ساڵە گۆرانی و تۆ وا بۆ نزیک 50 ساڵی ژەبێ کۆچی دوای کردووە بەڵام هەرە درێوشێتەوە ئەڵێ تەڵایە ئەڵێ زێڕە هەرێتەوە هەر ڕاو نەقەدا هەر بەرزە فڕێ دەبەرەوە نووسی نەگەر بە ڕۆح نەبێت وە بۆ بابەتێک قەزیەکت نەبێ بۆی بنووسی ڕەنگە نەتوانێت جێگەی خۆی بگرێ و ئەوانەی لە بواری دڵاری و عشقی شانووسن بەڕاستی ئەگەر خۆیان عاشق نەبوو بنم پیانەڵم بنووسن شکەکە تۆ عاشق نەبی لە ژانی عاشق ناگەی عاشق نەبووبی هەموو شتێک وایە لای من ینی کەرەسە نییە شعر ژانە ژانێکە لە ڕۆحە یەخەت ئەگرێ پێ دەڵێ وەرە بمنووسەرەوە ینی جارە دوو جار خۆتی لە لایی ئەو هەردێتەوە کەواتە ئەمە ئەبێتە نووسی نەبێتە کەرەسەیەکی جوان کاگازا دەگەڕێمە بۆلات بەردەوامی لە گفتوگۆکانمان بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست دەچینە لە راپۆرتێکە لە گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکە پێشانگەیەکی هاوبەشی شێوەکاری ژنان کرایەوە. لە هۆڵی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی پێشەنگایەکی شێوەکاری بۆ ژمارەیەک ژن کرایەوە کە با تابلۆکانیان گزارش لە ئێش و ئازار و خۆشی و شادی و بەهرە و توانەکانی ژنان دەکەن. ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لە درێژی چالاکیەکانمانە کە بۆ هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان بە بۆنێ 25 نۆڤەمبەرەوە ئەو چالاکیانەی کە ئەیکەنێکێک لە چالاکیەکانمان ئەوە بوو کە پێشانگایەکی ژنان بکەینەوە پێشانگاکە تایبەتە بە ژنان بە ناوی سۆزی ژن و هەموو بەشدار بووەکان پێکاتون لە 20 خاتون نزیکەی 35 تابلۆ بەشداریان کردووە هەمویان ژنن لەبەرەوە پێشانگاکە بە ناوی ژنەوە و تایبەت بوو بە ژن بۆ 25 نۆڤەمبەر بۆیە ژنان زیاتر بەشدار بوون و تابلۆکان پێناسن لە سروشت لە ئێش و ئازارەکانی ژنان لە ڕنج و توانای ژنان لە هەموو ڕووەکانەوە لەو پێناسانەی کە لە ناخی خۆیانە پەنگی خواردوێتەوە بە تابلۆکانی خۆیان دەریان بڕیوە پێشانگاکەمان بەجۆرە. بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕمە بۆ لای میوانەکەم کاگازات سەرای بۆی بەردەوامی لە گفتوگۆکانمان دەربارەی کتێبی وناوەکانی شۆڕش. کاگازات جارێکی تر بۆ دەنگ و ئەدا تایبەتەی خۆت با گوێبیستی بەخشانە شارێک بین لە کتێبەکە. یەکێک لە شەیدەکان بۆم نووسیوە شەید ئەحمەد شاتوانیە ئەو پەخشانەتان بۆ خوێنمەوە. قەرسیلی تا ئەژنۆ سەوز و باڵا کردووی تۆ زیندویت و لە ناو دڵماندای نەمردووی لە بەهاردا نێرگزە جاڕی پێدەشتی شارە زووری گوڵی سووری لە دانەبەرد و ڕەوەزدا قاسپەی کەوی بەرەو ئاسۆ هەنگاوەنەی ڕۆ و قەندیل سەرەکەوی لە دەربەندا گڤەی بایت و لە گوێ چەمدا وردە شەپۆل لە دەم کەلدا بیتە خۆر تۆ لە قافڵەی ئەو گەورە پیاوانەدا بووی لە دوای هەرس لە یەکەوە ژمارەیان زیادی کرد و ببوونە پۆل نەباران و نەتۆفان و نەکڕێوە نەدەگەیشتەوە بە ئێوە بە شەقاوی گەورە و خێرا بە یەکتانەوە ئەدووری ئەو شاخ و لووتکە و دەربەندە
ئەو ڕێ و چێوە ئەڕۆیشتن بە هەر کوێدا ئەو هەوراز و بەردەباز و ئەو هەردوو دەشت و نشێوە خۆی ئەنەوان لەبەر ئێوە دڕی بە شەوە زەنگەدا بڵێ سەی مەشخەڵی ئێوە ئێوە هەتوانی برین بوون نەبەزین و نەنەوین بوون وەک ئەستێرە لە نێو لەپی ڕاخوشین بوون گولەی تفەنگی شانێک بوون لە ئاسمانێکی بەریندا هەر خەریکی هەڵفڕین بوون لە کڵاو ڕۆژنەی زامنی تفەنگێکدا هەڵورین بوون ئەحمەد شاتوانی ئاسکی گورج و گۆڵی پێدەشت وەکو کوورەی ئاگردان بوو لە شێوەی گڕەی گەرمیان بوو لە ئاشتیدا هێمن و مەنگ وەکو بایوەشت لە داستاندا چەند هەنگاوێک لە پێش باوە دەڕۆیشت و لە پێش گولەوە دەگەیشت لە نەبەردی و پێکاداندا بە دوژمنان پێکەنی لە پشوودا ئەبووە گەروی شەمشاڵێک و ئەو پێدەشتانە ئیژەنی ئەحمەد شاتوانی سەربوردەی مێژوویە کە پێدەشتەکانی شارە زوور ئەینووسنەوە چێوێک ورە و کۆڵنەدانە جوتیارەکانەی جێڕنەوە دەیان کتێب و ڕۆمانی پڕداستانە ئەو شاخ و چێ و هەردانە هەر ڕۆژەی لاپەڕەیەکی بە کزەبایەکی سیرواندا ئەنێرنەوە داستان هەیە بای موکریان هەڵیەگرێ سنوورە دەستکردەکانە بڕێ داستانی شەیە بای زریان داستان هەیە نەورەسەکانی گوێ زەڵم ئەیڵێنەوە داستان هەیە چەمی چەقان ئەیکەنە پەلکە زێڕینە ئیهۆننەوە هەر داستان و هەڵمەتەکانی ئەحمەدە زۆر ئێواران لە نێو لەپی برسی و تینووی مناڵێکدا ئەبێتە نان کە سەرنجم ئەم باتەوە پێدەشتەکانی شارە زوور یان ڕێکەوت ئەچمە ئەوێ و تێپەڕم ئەحمەد شاتوانی ئەخزێتە نیگامەوە دێتە ناو پێڵووی چاوانم ئەبێتە وردە فرمێسک و ئەبێتە گوڵە ئەستێرە بەسەر پێنووس و خامەوە دەستم ئەگرێ و چەندێ ڕێکم پێنووسێ لاپەڕەی ژێر پێنووسەکەم هێندە تەڕە بێ خوسێ بە فرمێسکی ئەو چاوانەی توانای نییە و قەت ناتوانێ مێژووی گەورە شەهیدێکی وەکو شاتوانی بنووسێ بۆیە خامەم ئەلرزێت و ئەڵێ نەکا بەلووتکەی گەورەیت نەگا ئەی دەستەکانە خۆش دەنگە دەرخۆش بێ کاگازادیان هەزاران سڵاو لە ڕۆحی پاکی هەموو شەهیدانی کوردستان و شەهیدانێکی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی گشتی دووبارە دەست خۆش کاگازات لە ئێستا ئەم کتێبە لە کتێبخانەکانە دەستەکەوێت واتەگە خوێنەر بازار هەر لای خۆمان دەزەکەوێت چکۆ بەڕاستی ئێستا کتێب کە ئیبێتە بازار تروات لە یەکەن پەشیمانە دەکەنەوە لە نووسینی مایتر ئەوەندە ئەڵێن کاکە و خۆت ئەزانی دۆخەکە چۆنە و ئەوەتە ئەم کتێبەیان بۆ نردوم بڕواب کە خۆی 20,000 تێ چووە ئەیدەن بە 1000 و تروات لە یەکەن نەیبێ ئەمە ئەیدەین بە هەدیە هەچ هاوڕێگویستی کتێبەکەی هەدیەکەین لەبەرەوە هەر سپۆنسەریشی بۆ کراوە کێشە ئێوەمان نێبێنە بازار هەر کەسێک کە حەزی کرد کتێبێکی هەدیەکەین بە هەدیە کتێبەکەی پێبەخشی دەستەکان خۆش کاگەزات وەکو کار و بەرهەمی تازە نووسینی تازە لە ئێستا هیچ لە بەردەستە من کار و بەرهەمی تازەم پرۆژەیەکە ئەگەر بتوانم تەواوی بکەم یا سەر بگرێ پرۆژەیەکی فراوانە ڕەنگە لە 3000 لاپەڕە بۆ 4000 لاپەڕە ینی بە ئەوەی من بە هەڵسەنگاندنی من کە ڕەنگ ئەوەنە دەربچێ پێم وایە ناوی بنێم تۆماری سەروەری ئێساوە ناوەکەی بڵێم تۆماری سەروەری هەر لەسەر مێژووی شۆڕشە 76 تا ئەگاتە ڕاپەڕین لە تێکڕای ناوچەکانی کوردستاندا لە گەرمیان لە بادینان لە شارباژێڕی تەخت و سەخت لە کەرکووک لە خانەقین لە هەولێر کۆیە و باڵەکایەتی و پشدەر و هەموو ئەو ناوچانە بە مەفرەزە و هەرێم و تیپەوە هەمویان بنووسینەوە دیارە ئەمە هەمووی شەڕ و پێکادان و ئەوانە نییە هەمووی داستان نییە بەشێکی زۆری چیرۆکە بەشێکی زۆری وێنەی درامیە ینی بۆ ئەوانەی کە خەریکی ئیشی دەرهێنان و یا
سیناریۆ ئەنووسن ڕەنگە زۆر سوودی لێ ببینین چکە ئەو ڕووداوانە لە حەفە ساڵی ڕابردووی ئێمە لە حەفە ساڵی شۆڕشینەوە مەبەستمەوە لە 76 تاگاتە ڕاپەڕین پڕن لە هەوراز و نشێ و پڕن لە چرپە پڕن لە ڕاست پڕن لە نەهێنی پڕن لە وێنەی جوان پڕن لە کارەسات پڕن لە تراژیدیا بەڕاستی پڕن لە مەرگەسات یعنی تۆ لە ئەمفالە کەسێک ئەبینی بە چیای کوڕکوڕەدا سەرەکەوێ بەفرێکی بێ ئامان ئەبارێ بەعس لەلایەکەوە هێرش دێنێ بەفریش لەلایەکترەوە دا ئەکات و ئەو کوێستانانە پڕەکە لە بەفر هەچی ئەو ڕێبواری ئەو ڕێگای کوڕکوڕەکە لە ئەمفالە پاشەکشاکەن دەست و قلوقاچیانە تەزیێنێ مناڵ بە باوەشی دایکەوە گیانی دەرەچێت لەسەر ڕێگەکە بەجێ دێڵن مناڵ لە دەستی دایکی ئەپەڕێەکەوێتە چاڵێکەوە دایک ئاور لە مناڵ نایەتەوە یا باوک ناتوانێت ئەمانە هەمووی چیرۆکن هەمووی مەرگەساتن هەمووی وێنەی درامین ینی ئەو میلەتانی کە دێن کارەساتەکانی خۆیان یا مێژووی خۆیان یا تراژێدی خۆیان بێمە ئەناسێنن هیچیان بەقەت ئێمە وێنەی تراژیدیان نییە بەقەت ئێمەش کارەسات و مەرگەساتیان بەسەر نەهاتووە بەڵام ئەوان دەسەڵاتیان زیاتر ئەشکێ لەو مەجالەدا لە مەجای ئینشاڵڵا بەتەمای لەم پرۆژەیە هەموو ئەمانە کۆ بکەیتەوە زۆر باشم کردووە بەشێکی لە تایپە من هاوڕێکی ئەزیز تایپم بۆکە خات و ئاشنا لای ئەوە ڕەنگە ئەوەی کە بەدەست خەت نووسیومە 2000 بۆ سەر لاپەڕەم لێ نووسیوە بەڵام پرۆژەکە زۆر فراوانە تر بەپێی کاتەکە بێ بڕێ هەموو ناوچەکان بگەڕی وە مشاهد حڵەکان دۆزیتەوە گەڵابکەی بەشێک لە شایەت حاڵەکان نەماون بەشێکی پیر بۆ و تەمەنە و زۆر لە ڕووداوەکانی بیر نەماوە ئەمانە هەموو یەبێتەوە بۆ خۆت وەریگری دوایی بە سەلیقەی خۆت بتوانانی چارەسەریان کەیت و دایان ڕێژیتەوە و بەیەکیانەوە ببەستیتەوە دەستەکان خۆشکاکەزات من هیوادارم ینی بە زووترین کات ئەم پرۆژە جوانش جیابەجێ بکەین پرۆژە گرنگە و دیسان باڵپشتی سپۆنسەرکردن هەبێت بۆ ئێوە وەکو ئەم نووسەرە بە ئەزمونانە کاکەزات بێمەسەر کۆتا پرسیارم هەروەکو ڕاگەیاندنکارێکی بە ئەزمونەوە ئاماژەمان پێکرد کاکەزات لە رادیۆ ئێسکی دەنگی گەلی کوردستانیانی تۆ لەوێ بێژەر بووی ساڵانێکی زۆر و دواتریژانی بەردەوام بووی ساڵ لە رادیۆ بۆ مەسئولی بەشی بێژەران بووم زۆر لەو بەشێک لەو برادەرانی کە بێژەرن تر لای ئێمە بووین لای ئێمە بوون لە خزمەتیان نبووین چۆنڵێن سوودیشان لە ئەزمموی ئێمە وەرگرتوەوە خۆپەسەندی نییە مرۆڤ باسی خۆی بکە هاوڕێکانم لێرە و لە شوێنەکانی تریژەزان باشەکاتەوە و ڕاگەاندنکارێکی بە ئەزمون ئەمێ و پرسیارا ڕاستی بە ڕێزەکەم ڕاو بۆ چوونی تۆ لەسەر ڕاگەاندن و لەسەر بێژەر و پێشکەشکاران لەم ڕۆێستا لە میدیای کوردیا چۆن ئەیبینیت لە چا ئەو ساڵانەی ڕابردوو هەتاکو ئێستا پێت وایە کە هەنگاوی باشراوە توانراوە ینی خزمەتێکی باش بە میدیای کوردی بکە شێوازی ئیشکردنی ئێمە لەسەر چەند بنەمایەک بوو بنەمای گەیاندنی هەواڵ وەکو خۆی بە شێوەیەکی ڕاست و دروست و ختوکە نەدانی هەستی خەڵک بووە بەلا ڕێدانەبردنی هەستی خەڵک وە پەروەردەکردنی خەڵک لە تێکڕای بوارەکان ئێمە لە ئیزگەی گەلی کوردستان کۆمەڵی بەرنامەی باشی ئەو کاتی بەتایبەت لە چوارتا بووین دیارە من لە 9 لە رادیۆ بووم تاکۆ و دوایانە کۆمەڵی بەرنامەی باشی پەروەردەیی و فکری و پیشەیمان هەبوو کە ئەمانە خزمەتی بە تێکڕای خەڵک کردووە منەگە لەسەر ئەزمموی خۆم قسە بکەم لەو بوارەدا ئەزمموی ئێمە ئەزمموونێک بووە کە کۆمەڵگە بە شێوەیەک ئاراستە بکەین کە کۆمەڵگەیەکی تەندروست و کۆمەڵگەیەکی ساخ و کۆمەڵگەیەک بێ کە کللتوری ئاشتی دیموکراسی بێکەوە ژیانتیا بڵاوکەینەوە ئەوەی کە ئێستا منێ بینیم بەشێک لە کەناڵەکان لەسەرەوە ئیش ناکەن پێیان وایە دەستکەوت لەوەدایە چۆن فڵان ئەوروژێنی چۆن لە شوێنەکە ختوکەی هەستی خەڵەگەدەی چۆن ڕووداوێک ڕۆدا تۆ تەختەیەکەیت و بەپێی سیاسەتی ئەعلامی خۆت دای ئەڕێژیتەوە وەڵام تەرکیز ناکەیتەوە سەر بنەمای هەواڵەکە ئێمە وا ئیشمان نەکردووە بەوەش ڕانەهاتوون ڕەنگە ینی هۆکارێک لەوەی کە زۆر کەس ئەبیستیڵێک کاکە ڕاگەیاندنیەکێتی بۆ وەکو جاران نیە مە پێ وایە ڕاگەیاندنیەکێتی وەکو جارانە بەڵام ڕاگەیاندنیەکێتی ڕاگەیاندنێکی تەندروستە و ڕاگەیاندنێکی مەسئولە بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە مناڵی خەڵک بە ژیانی خەڵک بە دام و دەستگاکانی ئەم وڵاتە ئێمە هەر لەو ناوەکان و هەزارانی وەکو ئەم کتێبە شەهیدمانداوە بە وڵات و نیشتیمانە مەسئولین بەرامبەر ئەو شوێنە مەسئولین بەرامبەر ئەو
وڵاتەی کە ئێمە تیای ئەژین لەگەڵەوەیە کە خۆشمان کەم و کوڕەکان ئەزانین و دەستی ئەخێنە سەر لەبەرەوە من پێم وایە ناڵێم چکە ناڵێک و چێ خەڵەکەیە مەسئول نییە خەڵەکەیە خوتوکەی هەستی خەڵەکەدا خەڵەکەیە شتی بچوو زۆر گەورەکە لە کاتێکە وەزیفەی ئەلام ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی تۆ لە تێک ڕای جومگە و سێکتەرەکانە خزمەت بکەیت ببەخشی نەک لە پێناوی ئەوەی تۆ بینەرێکت بینەر زیاتر بێ خەڵک کێشە بنیتەوە بێی زام بکولێنیتەوە بێ دەست بۆ ڕەمزەکان بەری بێی سمبول نهێڵی لەم وڵاتی ئێمە سمبولیان نەهێشت ینی تێکڕای مێژووی ئێمەیان زەربی سفر کردوێتەوە باسی سەرکرداکەی ئەڵێ جاچیە باسی شەهیدەکەی ئەڵێ جاچیە باسی خەبات و تێکۆشان و داستان و نەبەردی و ڕاپەڕین و کۆڕە و مەرگەسات و چیبەیەکە ئەڵێ جاچیە ئەی چی چێ برە ئەمانە هیچی هیچ دین من پێم وایە ئێعلام هەر کەناڵێک بێ مەسئول بێ بەرامبەر هەموو ئەو دۆخەیەکە هەیە و کۆمەڵگە بە ئاراستەیەکی باش ئارستە بکە نەختووکەدان ئەگەر وا بوو سەرکەوتووە لای من ئەگەر وا نەبوو ئەوەی تر دوایەکەی خۆیتی نەبێت دەستەکان نەخۆش کاگازادیان زۆر سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ و کامێوارێ لەگەڵمان ناوی بە هیوای لەش ساخی و تەندروستێکی باش و سەرکەوتن و بەرداوای دەستەکانە خۆش بەڵێ بینێرانی خۆشەویست پرۆگرام ئێواری ئەمڕۆ پێشکەشکردن هیوادارم کات تەواوی پرۆگرامەکە بە دڵی ئێوە بێت سووتان لەبینی بێت هەتاکو سبەینی هاوکارانم با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بن ئێوارێکی خۆش بۆ گەشت لایەکتان خواتان لەگەڵ